لە هۆڵی کۆبوونەوەکانی کۆشکی دەرعا لە شاری ڕیاس کارەکانی کۆبوونەوەی لوتکەی نێوان باراک ئۆباما سەرۆکی ئەمریکا و سەرکردەکانی وڵاتانی ئەنجومەنی هاریکاری کەندا و دەستی پێکرد. مەبەست لە کۆبوونەوەکە توند و تۆڵکردنی پەیوەندیەکانی نێوان وڵاتانی ئەنجومەنی هاریکاری کەندا و ئەمریکا و بەشداریکردنی کارای ئەو وڵاتانەیە لە ڕوبڕووبوونەوەی ڕێکخراوی داعش. بڕیارە سێ کۆبوونەوەی سەرەکی ئەنجام بدرێن کە یەکەمیان بۆ گفتوگۆکردنە لەباری دۆخی ناوچەکە وە قەیرانی سیاسی عێراق و قەیرانی سووریا و جەنگی یەمەن و دۆخی لیبیا. لە دووەم کۆبوونەوەشدا ئۆباما و سەرکردەکانی وڵاتانی کەندا و لەباری بەهێزکردنی شەراکەتی نێوانیان گفتوگۆ دەکەن بۆ ڕوبڕووبوونەوەی گروپە چەکدارەکانی وەک داعش و قاعیدە. سێهەم کۆبوونەوەش تایبەت دەبێت بە هەڕەشەکانی ئێران بۆ سەر ناوچەکە لە ژێرسایی ناکۆچیەکانی نێوان ڕیاض و تاراندا. سەردانەکەی ئۆباما لە کاتێکدایە کە پەیوەندیەکانی نێوان ڕیاض و واشنگتن لە ساڵی 1970 هێندەی ئێستا ساردی بەخۆوە نەبینیوە کە هۆکارەکەی دەگەڕێتەوە بۆ دیدی جیاوازی هەردوو لا سەبارەت بە جەنگی دژ بە داعش و ڕێکوتنی ئەتۆمی لەگەڵ ئێران و پشگیری ئەمریکا بۆ لابردنی سزا ئابوووریەکانی سەر ئێران لەگەڵ پرۆژەی یاسایەک کە ئێستا لە واشنگتن گفتوگۆی لەسەر دەکرێت سەبارەت بە ئەگەری ڕێگەدان بە هاوڵاتیانی ئەمریکا بەوەی داوای قەرەبووی دارایی هێرشەکانی 11 سپتەمبەر لە سعودیە بکەن. هەروە سەردانەکە هاوکاتە لەگەڵ لێدوانێکی ئاشتۆن کارتەر وەزیری بەرگری ئەمریکا کە ئێستا لە سعودیەیە بە زیادکردنی سەربازەکانی ئەمریکا لە عێراق و ناردنی هێلیکۆپتەر بۆ یارمەتیدانی هێزەکانی عێراق لە ڕوبڕووبوونەوەی چەکدارانی داعشدا. لای خۆشیەوە باراک ئۆباما سەرۆکی ئەمریکا ڕایگەیاند داوای لە شا سەلمان و هاوپەیمانەکانی لە وڵاتانی کەندا و کردووە چاکسازی زیاتر لە بواری دیموکراسیدا لە وڵاتەکانیاندا ئەنجام بدەن و ڕێزی زیاتریش لە مافەکانی مرۆڤ بگرن. ئەوە لە کاتێکدایە زۆربەی سەرکردەکانی کەندا و لە لێدوانە تایبەتیەکانیاندا نیگەرانی قوڵیان نیشانداوە لەوەی کە لە سەردەمی باراک ئۆبامادا ئەمریکا لە ناوچەکە پاشەکشی کردووە و گۆڕەپانەکەشی بۆ ئێران چۆڵ کردووە و ئێرانیش ئەو هەلەی بۆ زیادکردنی هەژبوونی خۆی لە ناوچەکەدا قۆسووەتەوە. کاروان شەمحسین NRT